من دوای ئەم عمرەی خۆم کە 62 ساڵە ئێستا گەیشتمە ئەو نەتیجەی کە یەکێک لەوەی کە کوردستانی ئێمەی دوای احتیلال داڕماند نەبوونی علمی شەرعی بوو. احتیمام نەدان بوو بە عەقیدەکە، احتیمام نەدان بوو بە برایەتیە دینیەکە. بۆیە ئەوەندە پەرتەوازە بووین بە هەر سێشتەکە. نەمانی عەقیدە وەکو وەلا ئوبەڕا خەڵک بە کەیفی خۆی بە جوندی و پێشمەرگەی هەر کەسێک کە ئەوێ هیچ شتێ ڕێگای لێ ناگرێت لە دینەکە. لەبەرە زۆر ئاسانە بە شیعە بە سونی نابێ بە شیعە بەردەمۆردانێ، ئەبێ بە پێشمەرگەی حەشتی وەحشیە، بە پێشمەرگەی پارتی هیەچێتیە چێتە جەبهە دوعا بۆ پێشمەرگاکە بۆ ئاسایشەکە، بە قوربان و بە ساقیانە بێ بە عەمامەوە ڕوا لە خزمەتیانە سوژدە بە ڕەسمی بەرزانی بە ئەمە سەبەب نەمانی عەقیدەکەی وەلا ئوبەڕەکەیە. دووهەم نەمانی علمی شەرعیە و مەلایەنە و مامۆستایانە 50 ساڵیشە 50 کتێبیان دانەناوە، جگە لە مامۆستا عەبدولکەریم مدەرریس و مامۆستا مەلا عوسمان و مامۆستا شێخ محەممەدی خاڵ و ڕەحمەتی خۆیان لێبێ لە هەمویان مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود وە. لەبەرەوە علمی شەرعی لە کوردان نەماوە، برایەتی دینیش نەماوە. خەڵک وازانە برایەتی دینی ئەوەیە کە لە حیزبەکەی خۆت بێ، لە حیزبەکەش وازانە ئەوەیە کە لە باڵی خۆت بێ. بالتالي برایەتی دینی لە چۆ لەگەڵێکێکی ئەندۆنیسی و مالی زێمێنێ، لەگەڵ ئەفریقایەکە لە مهاجرێک لەگە کوردێکی لەی شارێکی تر چۆن نامێنێ، هەر نامێنێ. ئەم سێشتە نەمانی عەقیدەکە بە پاکی، نەمانی زانستی شەرعی، نەمانی برایەتی دینی ئێمەی هەڵوەشاندووە. بۆیە منم ێ بگەڕینەوە سەر ئەم سێشتە، نامێ بگەڕێمە سەر حیزبێکی تر. منش بێم و بڵام حیزبێک دروستەکە منش بچمە پەرلەمانەوە ئەو گاڵتە جاڕیە. برا من شتی وا لە تەمەنمان نەم کردووە، لەم ئاخری عومرەشمان نایکەم.